ئەمریکا لە عێراق جوڵەکانی خێرا دەکات، مانۆڕێکی سیاسی و سەربازی ڕانەگەیەندرا و ئەنجام دەدات و دیار نییە چی لە دڵیدایە، کشانەوە یان پلانی نوێ لەلایەک سەربازگەکانی دەداتە هێزی عێراقیەکان و لەلایەکی ترەوە بەرپرسانی باڵای دەنێرێت بۆ گەڕێکی سەردان و گەیاندنی پەیامی نوێ. ساڵی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و سەرۆکی ئەمریکا ڕێکەوتنێکیان واژۆ کرد بەپێی ڕێکەوتنەکە کۆتایی ئەم ساڵ تەواوی هێزە چەکدارەکانی ئەمریکا لە عێراق دەکشێنەوە و پەیوەندی سەربازی ئەمریکی عێراقی لە چوارچێوەی ڕاهێنان و ڕێنمایی و ڕاوێژکردن و گۆڕینەوەی زانیاری هەواڵگری بەردەوام دەبێت. لە کۆتایی مانگی 12 ئەم ساڵ چی دیکە ئەمریکیەکان بەشداری هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی لە خاکی عێراق ناکەن. پاژەوەی ئەم ڕێکەوتنامەیە ڕاگەیەندرا ئیدی لە عێراق نیگەرانی و دووڕدۆنگی دروست بوو لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا، چونکە لە ڕابردوودا کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان چیرۆکێکی تاڵی پیشانی خەڵکی ئەفغانستاندا لە ماوەی چەند کاتژمێرێکدا کۆتایی بەدەسەڵاتی حکوومەتی ئەفغانستان هاتوو تاڵیبان جێگەی گرتەوە. لە بەرامبەر ئەم نیگەرانیە بەشێک لە شارەزایان دەڵێن کشانەوەی هێزەکانی ئەمریکا هاوشێوەی ئەفغانستانیە و بە تەواوەتی دەست لە عێراق بەرنادات. لەوبارەیەوە ماتیۆ تۆلەر باڵوێزی ئەمریکا لە بەغداد هەرزوو هاتە سەرخەت و دڵنیاییدایە عێراقیەکان کە ئەو ڕێکەوتنە تەنها شێوازی کاری وڵاتەکەیان دەگۆڕێت نەک کشانەوەی یەکجاری بێت. هەندێکی دیکە دەڵێن وەک ئەفغانستان هێزێکی شوێنگرەوەی حکوومەتی عێراقی دێت و شوێنی دەگرێتەوە. ئەمریکا بێئومێد بووە لە هێزە عێراقیەکان و لەوە تێگەیشتووە ئەم هەویرەی دیموکراسی ئاو زۆر دەکێشێت و هیچیش بەرهەم نادات بەدەستەوە. ناوەندی ترێنز بۆ توێژینەوە لەبارەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا و دەرەنجامەکانی لە عێراق توێژینەوەیەکی بڵاو کردوتەوە. دەرەنجامی توێژینەوەکەیان بەوە گەیشتووە لە باشترین ئەگەردا ئەگەر عێراق نەڕوخێت و هێزێکی تر داگیری نەکات شەڕی ناوخۆ دروست دەبێت. لەبەرەوەی نەتەوەکانی عێراق متمانەیان بە یەکتر نییە و لە ڕوبەڕووبوونەوەدان. ئەم کەلێنەی داعش خستوێتە نێوان شیعە و سوننەوە بە خوێن قەتماغە کراوە، بۆیە لە نزیکترین ئەگەر شەڕی شیعە و سونە ئەگەرێکی هەمیشەکراوەیە. لەلایەکی ترەوە هێزەکانی لایەنگری ئێران کە میلیشیەکانی حەشدی شەعبین لە هەڵبژاردنە پەرلەمانیە پێشوەختەکەی عێراقدا بە سەختی دۆڕاون. ئەمانەش ئەمریکا بە دوژمنی ئاینی و نیشتیمانی و بەرژەوەندیە سیاسیەکانیان دەزانن. دەڵێن یان کشانەوە یان بەرگری، واتە ئەگەر ئەمریکا نەکشێتەوە بەرگری دەکەین و دەریان دەکەین. لە دوایین چالاکیەکانی ئەمریکادا نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری باکووری ئەفریقیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست مانۆڕێکی سیاسی لە عێراق ئەنجامدا و لەگەڵ سەرۆکایەتیەکانی عێراق کۆبوونەوەی ئەنجامدا. پاشان لەگەڵ بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی و نێچیروان بارزانی لە هەولێریش کۆبەوە. لە ساڵانی ڕابردوودا وەک عورفێک هەر کاتێک بەرپرسێکی باڵای ئەمریکی یان وڵاتانی هاوپەیمانی دژی داعش داهاتنە هەرێمی کوردستان، سەردانی مەسعود بارزانی سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەت و بەرپرسانی دیکەی باڵای هەرێمیان دەکرد و زۆر کات ئەگەر پەیامێکیان بۆ سەرۆکی حکوومەت و هەرێم هەبوایە ئەوە لە ڕێگەی بارزانی باوکەوە دەیانگەیان. بەڵام ئەم جارە پێچەوانەی جارەکانی تر برێت مەکگۆرگ جگە لە نێچیروان بارزانی نەمەسعود بارزانی و نەمەسرور بارزانی نەبینی و ئەمەش بووە جێی سەرنجی چاودێران و شارەزایان و لێکدانەوەی جیاوازیشی بۆ کرا. بەشێک لە لێکدانەوەکان دەڵێن چیدی ئەمریکا وەک تاکە مەرجعی سەربازی و وەک فەرماندەی هێزەکانی پێشمەرگە مامەڵە تەنها لەگەڵ سەرۆکی هەرێم دەکات و چیدی نایەنەوێت بارزانی باوک بکەنە ناوەندی گەیاندنی پەیامەکانیان و ڕاستەوخۆ پەیامەکان دەگەێنن بە نێچیروان بارزانی. ئەمە لە کاتێکدایە کە ئاماژەکان بۆ ئەوەن مەکگۆرگ لە سەردانەکەیدا هەم لەبارەی کشانەوەی هێزەکانیان و مامەڵەی داهاتووی وڵاتەکەیان هەم لەبارەی پرۆسەی سیاسی داهاتووی عێراقەوە پەیامی خۆی گەیاندبێت بە بارزانی سەرۆکی هەرێم. ڕاستەوخۆ لە دوای سەردانەکەی مەکگۆرگ کۆنسوڵی هەریەک لە وڵاتانی ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا و هۆڵەندا لە نامەیەکدا داوای چاکسازی و پێداچوونەوەیان بە هێزەکانی پێشمەرگە لە نێچیروان بارزانی کردو. ئەم داوایەش لەم کاتەدا تەنها ئەوەی لێ دەخوێندرێتەوە کە پەیامێک بێت بۆ ئامادەکاری دوای کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە خاکی عێراقدا. لەلایەکی ترەوە ئەمریکا لە پارێزگای ئەنبار
دەکات. بنکەی سەربازی عین ئەسەدی ڕادەستی هێزەکانی عێراق کردەوە و کۆتایی بە هەرکردەیەکی سەربازی خۆی لەو بنکەیە هێنا. ڕێکەوتنامەکەی نێوان بەغدا و واشنتۆن وردە وا جێبەجێ دەکرێت. عێراقیەکانیش نازانن لە دوو هەفتەی ئایندەدا چیان بەسەر دێت. سیاسیەکانی عێراقیش هیچ دڵنیانین لە خۆیان، چونکە وەک کوور دەڵێت باشیان نەکێڵاوە تا بەرهەمی باش بچنەوە. خەڵکی عێراقیش لە سەدا 25یان دەنگیان بەم سیاسیانە داوە و لە سەدا 75یشیان ناڕازین. ئەوەی دەمێنێتەوە هەرێمی کوردستانە. لەم پارچەیەش سیاسیەکان لە عێراقیەکان باشتریان نەکردووە و دڵی خەڵکیان ڕەنجاندووە. نێوانی سیاسیەکان و شەقام کەلێنێکی گەورەی تێدایە و نێوانیان ئاسمان و ڕێسمانە. پێشتریش نوێنەری نەتەوە یەکگرتوەکان جنین بلاسخارد بە ئاشکرا بە سەرکردەکانی کوردی ورد ئەم ڕۆژەتان بەردەوام نابێت و پشتیوانی هەرێم بەردەوام تا سەر نامێنێت. ئاخۆ ئێستا ئەو ڕۆژەیە کە بلاسخارد باسی کرد یان نەخێر ئەمریکا هەر بە پشتیوانی عێراق و هەرێمی کوردستان دەمێنێتەوە.